پێویستە هەموو هێزە سیاسەکان بەیەکەوە بسازێن لەسەر بەرنامەیەک لەسەر هەموارکردنەوەی یاساکە بۆ ئەوەی بتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگرد ئەنجام بدەین. ئێمە چەند خاڵێکی ئەساسیەیە کە ئەمان زمانە لە پرۆژەکە کە یەکی چامبریتە لەوەی کە هەرێمی کوردستان لە یەک بازنەیەوە بکرێتە 4 بازنە بە تەجروبە بۆمان دەرکەوت کە یەک بازنەی ناتوانێت هاوسەنگی نێوان نوێنەرایەتی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بپارێزێت بۆ ئەو مەبەستمانە کە بکرێتە 4 بازنە لەسەر ئاسی 4 پارێزگاکەی هەرێمی کوردستان و هەروە ئۆتۆماری بایۆمەتری کە ئێستا هەمانە لە هەرێمی کوردستان بەداخەوە هەموو لایەکمان متفقین لەسەرەوەی ئەم تۆمارە پێویستی بە پیاچوونەوە و پاکردنەوە هەیە و هەروە مەسەلەی پێگاتەکان کە بەلایەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئێستا ئەمڕۆ چیدم کردەوە کە زۆر گرنگە ئێمە لە 47 ساڵی خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەیان شەهید لە پێگاتەکان لە تورکمان لە کرد و ئاشووری لە ناو ریزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هابوون بەلای یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسەتی یەکێتیەوە ئەوانە پێگاتەی ئەساسی کۆمەڵگەی کوردەوارین پێویستە تەقدیر بکرێن و هەروەها ئەمانە پێویستە نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان لە پەرلەمانی کوردستان هەبێت.